بەسپاسەوە کاک ساڵح حسێنم لەگەڵ بە شارەزای کشتتوکاڵ لە ڕانیەوە کە باز لە کاریگەری بارانی ئەم ساڵ لەسەر کشتتوکاڵ و بەربوومە کشتتوکاڵەکان و گەرێنجیدان بە کەتی کشتتوکاڵ لە هەرمی کوردستانەکەین. کاک ساڵح بەیانیت باش سپاس کە ڕاستەخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمانای. بەیانی ئێوە و بینەر و بەسەرانی ئێوەش باش سڵاو لە هەموو لایەک سڵاو لە کوردستانیانی بەڕێز. بەڵێ کاک ساڵەبالەوە دەست پێ بکەین کاریگەری بارانی ئەم ساڵ لەسەر کشتتوکاڵ و بەروبوومە چێنراوەکان چییە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی بارانی ئەم ساڵ دەتوانین بڵێن بارانێکی نمونەیە بووە بە تایبەتی لە سنوورەکەی ئێمە ڕێژەی بارانی بارانی ئەو ساڵکە لە سەرەتای دەستپێکردنیەوە بە شێوەیەکی ڕێک و پێک لە کات و ساتە گونجاوەکان دامباریوە بۆ هەموو بەروبوومە کشتتوکاڵەکان دەتوانین بڵێن بارانێکی نمونەیی باش بووە ئەو نا ڕێژەیەکی یەکجار زۆر کە زەر و زیانی گەیان بێ بە بەروبوومە کشتتوکاڵەکان نە ئەوەندە کەم بوو بێ کە پێداویستە ڕۆکەکانی بۆ بەروبوومە کشتتوکاڵەکان کەمتر بوو بێ. ئەو بارانایی کە لە مەوسم و ئەم ساڵ باریوە هەر لە سەرەتای دەستپێکردنیەوە ڕێژەکان ئەوەندە مامناوەند و ئاسایی و گونجاو بوون کە خۆشببختانە کاریگەری ئەوە بەسەر سەررجەم بەروبوومەدا چێنراوە و هەروە دار و درەختەکانی ناوچەکەەوە دیارە و هیچ زەر و زیانێکی ئەوتۆی لە بەروبوومە کشتتوکاڵەکان نەداوە. تەنها یەک حاڵەت هەبووە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە ئەوەش هۆکارێکی ژینگەیی بووە لە هەندێک ناوچە دەرکەوتووە لەبەر ئەوەی سروشتی ناوچەی ڕاپەڕین و بە تایبەتی دەشتی بیتوێن خاکەکەی بە شێوەیەکی خاکێکی گونجاوی قوڕی تێکەڵی بەپیتە زۆر ئاو دەگرێتە خۆی لەو شوێنانە هەندێک کاریگەری زیان بە دەغڵی گەنمی داچێنراوی گەیاندووە ئەویش بە هەندێک شوێن ناوچەیی بووە زیانی گەیاندووە. جگەلەوە تا ئێستا هیچ زیانێکی وە لەسەر بەروبوومە کشتتوکاڵەکان دەرنەکەوتەوە بەڵکو چاوەڕوان دەکەێت بەروبوومی دانەوێڵێ ئەمساڵ نمونەی بێ لە ناوچەکە. بەڵێ کەواتە کاک ساڵح لەم کەش و هەوایەدا بە تایبەت لەم وەرزەدا جوتیاران چی بکەن مەبەستم چۆن مامەڵە لەگەڵ بەرهەمەکانیان بکەن؟ بەڵێ بەڵێ تەبەن ئەم کات ئەو کەشەی تا ئێستا ئێمە کات سەیری دەکەین ڕێژەی بارانبارین باش بووە وە گونجاو بووە هیچ پێداویستیەک بووە بارانبارین نەبووە هیچ پێویستیەکیش بە چارەسەری کشتتوکاڵی نەبووە تەنها ئەو حاڵەتانە هەبووە وەکو گوتم حاڵەتێکی ژینگەی بووە لە سەردانەوێڵە دەرکەوتووە ئەویش بەهۆی ئەوەی کە بەڕاستی جوتیاری ئێمە ئەوەندە شارەزایی نییە لەسەر بەروبوومە داچێنراوەکان چونکە بە تایبەتی ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زۆرترین زەوی داچێنراو جگە لە باخەکان بە گەنم داچێنراوە ئەو گەنمەش کە لە سنتەرەکانی توێژینەوەی کشتتوکاڵیونەوە جوتیاران خۆیان گەڕاون بە دوای بنەوتۆدا ئەو بنەتۆوانەی هێناویانە بەبێ تاقیکردنەوە لە شوێنەکان چاندویانەوە و هەر لە هەندێک شوێن بەپێی بۆچوونی خۆیان کە بڕشتی باشە و باش بۆ هێناویانە داهان چاندووە. بەڵام ئەوە ئێمە لێرە خەلەلێک هەیە لە هەموو کوردستان و لە ناوچەکەی ئێمەشدا چونکو دەبێت ئێمە کشتتوکاڵەوە هەموو بەروبوومیەکی کشتتوکاڵی لە سەوزە و بەروبووم و دار و درەخت و دانەوێڵەوە دەبێت یەکەم بەکو حەلەقەیەک بێ زانکۆکان وەکو سنتەرێکی زانستی دووە ئەوم بنکەکانی توێژونەوەی کشتتوکاڵی اینجا سنتەرەکانی ڕێنمایی کشتتوکاڵی اینجا وەزارەتی کشتتوکاڵ و اینجا کۆمەڵگای جوتیاری ئەوانە دەبێت بازنەیەک دروستکەن هەمویان پەیوەندی ڕاستەوە خۆیان هەبێ لەگەڵ یەکتریدا بۆ دیاریکردنی بەروبوومەکان بۆ ئەوەی کاتی داچاندنی بۆ کاتی خزمەتکردنی بۆ چارەسەری کێشە و گرفتەکانێت بەڵام بەداخەوە ئێستا ئەو هەمووە ئەو ڕگانی کە باسم کردووە لە ڕەنێوهێنانی بەروبوومی کشتتوکاڵی هەمووی پچراوە هەمووی هیچ هەرێکەکەی بە ئیتیجاهێکداڕوە هیچی پەیوەندی بەیەکەوە نییە لە دنیادا ئەم شێوە بەو شێوەی کە من باسم کە بە شێوەیەکی سیستماتیک وەکو بازنەیی بەیەکەوە بەسراوە هیچی دابڕاو نییە بۆ نمونە ئەگەر بەروبوومیەکی کشتتوکاڵی بهێندرێ لە ناوچەیە کاپەرەی پێ بدرێ سەرنج تەمەەن ئەوە یەکەم شت بە وەزارەت دەیداتە سنتەرەکانی توێژینەوە لە ناوچە جیاجیەکاندا ئەو بەروبوومە توێژینەوەی لەسەر دەکرێت دوای سەرکەوتنی بە پێی شوێنی جوگرافی ناوچەکە دابەش دەکرێت
ویدی جوتیاران هەان دەدەێت لە ڕێبنیکەکانی ڕێنمایی کوشتتوکاڵیەوە بۆی ئەو بروبوومە زیادکەن بۆ لە هەندێک حاڵەتدا ئێمە تووشی ئەو خەلالانە دەبین کە جوتیاران خۆیان بە دوای ئەوەدا دەگەڕێن بەبێ ئەوەی باگراوندێکی زانستی ئەکادیمیان هەبێ و ناگەڕێنەوە بۆ شوێنانە لەبەر ئەو حاڵەتە بەڕاستی دەبێت لە کوردستان دەبێت ڕاست بکرێتەوە هەمووی بە سیستماتیک بکرێت بە شێوەیەکی گونجاو و زانستی و ئەکادیمیانە من نازانم ئێستا ئەرکی وەزارەتی کوشتکاری لەو ئاستەی کە من باسم کرد بەڕاستی خەمساردێکی تیا دەبینم یان ئەوەیە ئیمکانێت و دارایەکی ئەو تویان نییە یان بەڕاستی لە ڕووی بەڕێوەبردنەوە خەلەلێک هەیە لێرە دەبێت بەڕاستی ئەو خەلالانە ئەو چاک بکرێتەوە بچێتەوە سەر سکەی زانستی خۆی وەکو دنیا وەکو وڵاتان. بەڵێ کاک ساڵح کەواتە لە سۆنگۆی وەڵامەکەی خۆتەوە چی بکرێت بۆ ئەوەی جوتیاریان هەند بدرێت یاخود هۆشیار بکرێنەوە لەوەی کە پشت بە ناوەندەکانی توێژینەوەی زانستی کشتتوکاڵی ببەستن و لەو ئەمەجگەلەوەی گوێ لە پسپۆران و شارەزانی بواری کشتتوکاڵ بگیرێت چی بکرێت لەو بارەوە باشە. بەڕاستی یەک شت ئەمە زۆر شنتە یەکەم ئەوە ئێمە سنتەری توێژینەوەی کشتتوکاڵیمان هەیە لە هەموو شارەکان لە زوربەی هەر زۆری شارەکان دەبی ئەو سنتەرانە بودجیان بۆ دەرخان بکرێ و کادری شارەزان بۆ بێندرێ ئەو بەروبوومانە لە ناوچەکەدا کە خەڵی خەریکێتی بێن توێژینەوەی لەسەر بکەن ئینجا زانکۆکان ئەو توێژینانەی هێنانە بیان هێنن بۆ سنتەرەکانی توێژینەوە بڵێن ئەو توێژینانە لەو ناوچەیە سەرکەوتنی بەدەستێناوە ئێوە برێوی پێ بدەن لە ڕێی بنکەکانی ڕاهێنانی کشتتوکاڵی کە لە هەموو بەڕێوەبەرێتە کشتتوکاڵەکان هەیە جوتیاران بێنن خولیان پێبینن خولی مەدانی خولی هوشیاریان پێبینن ئەجا لەگەڵ ئەوەشەوە دەبێ لە هەمان هەموو بنکەکە کشتتوکاڵەکان و بەڕێوەبەرێتە کشتتوکاڵەکان بەشە تایبەتمەندەکان بە ئەرکە تایبەتمەندەکانی خۆیان هەستن بۆ نمونە بەشی ڕێنمایی ئیشی ڕێنمایی بکە بگەڕێ بەسەر جوتیارەکاندا سەردانی کێڵگەیی مەدانی بکرێ لەگەڵ جوتیارەکان کۆبوونەوەی جوتیاری بکرێ سیمیناری کشتتوکاڵی بکرێ و هەروەها من لە سەردەمی فاودا کێڵگەی تاقیکاریمان هەبوو لە شوێنەکاندا ئەو کێڵگانە ئەو بەروبوومەمێن لە ناوچەکە دەوات داهاتین کێڵگەیەکی تاقیکردنەوەمان دێنە جوتیارانی لە هەموو دیەکانەوە دێنە ئەو نمونە تاقیکراوەمان پێشان دەدان هانمان دەدەن لەسەر ئەو ڕێگەی ئێوە بەرهەم بێنن یان ئەو شێوە بەروبوومە بسێنی ئەو جۆرە بەروبوومە بسێنن ئەو جۆرە دانەوێڵە داچێنی کە سەرکەوتنی هێناوە لەو بنکە توێژینەوەنان بەڕاستی ئەوە دەبێت ببژێنرێتەوە ئێستا ئەمە لێرە لەو خاڵەتەدا ئەمن هەمیشە زەختم لەسەرەوە کردوێتەوە بەبێ ئەوە کوردستان هەرچەندە ئێمە لانکەی لایەنکەی یەکەمی بەرهەمهێنانی بەرهەمی کشتتوکاڵین بەهۆی ئەوەی کە لە ڕێی زانە ئارکۆلۆژیەکانەوە دۆزراوەتەوە یەکەمین بەروبوومی کشتتوکاڵی لە وڵاتی ئێمە بووە بەڵام ئێستا تەماشا دەکەی ئێمە تا ئێستا ئیکتیفای زاتیمان نەکردو خۆبژێویمان نەکردووە جگە لەوەی ئێمە تا چاوەڕوانی ئەوەی لە وڵاتانەوە سەرجەم بەروبوومەکانمان بووە بێ بەڵێ کاک ساڵح هۆکارەکەی بۆ چێگەڕێت ئەمە بەڕاستی ئەمە هۆکارەکە بە زیدی دەڵێم ئەوەندەی بایەخ بەلایەنک و کەرتەکانی تر دراوە بەبێ ئەوەی ئێمە بتوانین سوودی لێوەربین ئەوەندە بایەخ بە کشتتوکاڵ نەدراوە لە وڵاتی ئێمە کە بایەخی پێ بدە لەو خاڵانەی کە من باسم کردوە ئێمە خۆمان لە ژێرخانی ئابووریمان ئەوەندە پتە دەکرد پێداویستمان بە هیچ نەبوو کە تۆ ژێرخانی ئابووریت پتە بێ وڵاتەکەت پێش دەکەوێت پێم سەیرە گەنم لە وڵاتی ئێمە بۆ هەموو دنیا سوێ ئێستا ئێمە گەنم ئاوردە دەکەین بنەتەوە هاوردە دەکەین ئەمە حاڵەتێکی زۆر سەیرە ینی دیارە ئێمە تا ئێستا ئێمە ئەو هینە مێژوویەمان هەرز نەکردووە نازانی بۆ ئێمە لە وڵاتی ئێمەدا ئەو حاڵەتە هەیە ئەو خەلە هەیە ئەی کەسانی پسپۆر و شارەزامەند و ئەوانەی کاربەدەستی ئەو وڵاتن ئەرکیان چیە لە وڵاتەدا کە تا ئێستا بەدوای هەندێک شت کەوتون کە بەڕاستی ئێمە سەرکەوتنمان تێدا نەهێناوە بەدوای ئەو بەروبوومانە دەکەوتون ئێمە ئەو سەربەت و سامانەی کە هەمانەکە وەختی خۆی دەیان گوت کشتتوکاڵ
نفتن دائم کاکەنێتی هەمیشەیە هەموو شتێک لە وڵاتاندا هەموو سەرچاوەیەکی کانزانی و معدەنی و بۆی هەیە بفەوتێ بەڵام مەحاڵە کشت و کاڵ بفەوتێ و نەمێنێ و هەروەها لە هەموو وڵاتانیشدا ئەم بەروبوومە کشت و کاڵیانە پەرەی پێدەدرێ و برێوی پێدەدرێ و بڕشتی زیاد دەکرێ و نەوعیتی چاک دەکرێ بەڵام بەڕاستی ئێمە لە شوێنی خۆمان چەقمان بەستووە. بەڵێ کاک ساڵە وەک ئاشکرایە ڕێژەی بارانبارین ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو زیاترە و ئەگەری ئەوە هەیە بارانی کەشتبارێ پرسیارەکەم لێرەدا ئەوەیە ئایا ئەتوانین بڵین ئەم ساڵ بەروبوومی باشمانە بێت و تا چەند ئەم بارانبارینی ئەم ساڵ سوودی بۆ کەرتی کشت و کاڵ هەیە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ تەمان بەڕاستی ئەو دوای ئەو وشکە ساڵێک کە 3 ساڵ بەسەر ناوچەکەدا هاتووە کوردستانی وە ناوچەکەی ئێمەش زوربەی ئاوی ژێرزەوی و بیرەکانیش وشکی کردبوو و کارێز و کانیەوەکان وشتی کرد و چەم و ڕووباوەرەکان کەمی کردبوو دەریاچەکان بەرەو کەمبوونەوە دەچن و مەترسێکی زۆر ئەگەر ئەو حاڵەتە هەر بەردەوام بە ئەو ساڵ بە ترسێکی وشکە ساڵی زۆر ترسناک لەسەر هەرێمی کوردستان هەبوو بەگشتی بەڵام ئەو ڕێژە بارانبارینی بە تایبەتی لە کوردستان باریوە بارانبارینێکی نمونەیە بووە هەم بۆ ئاوی سەرزەوی هەم قەرەبووی ئەو ئاوە ژێرزەوی چەند ساڵانەی کردوتەوە کە چەند ساڵ بوو چۆڕاییان داهاتبوو زوربەی بیرەکان وشیان کردبوو کانی و کارێزەکانی ناوچەکە ئێستا هەر هەمووی بژاونەوە ئەمە تەمان ئاوەدانی ئاو بەروبوومی کشت و کاڵی ئاو سیاحەت و ژینگە و بژانەوەی وڵات یەک شتن لە یەکتریدا نابڕێن کەواتە ئەمە چاوەڕوان دەکرێت ئەگەر خوا نەخواستە هیچ ئەگەرێکی لەپڕ نێتە پێشەوە چاوەڕوان دەکەێت لە هەموو بەروبوومەکان ئێمە بەروبوومی چاکمان هەبێ و خۆشببختانە ئێستا کاریگەری ئەوە لەسەر بەروبوومی دانەوێڵە دیارە جگە لە هەندێک حاڵەتی تاکتاک دەبێت لە هەندێک ناوچە دەرکەوتووە چاوەڕوان دەکەێت بڕشتی ئەو ساڵ نمونەیی بێ و بەراورد لە ساڵانیکە باشتر بێت چونکە ئێمە ئەو بارانەی وەکو باسم کردووە بارانەکە نمونەی بووە نەک بارانێکی زۆری بەخۆر لە کاتێکی کەمدا بارانەکان هەمووی لە کاتە قیاسەکاندا بووە لە کاتە پێویستەکاندا بووە و کاریگەری ئەم ڕێژە بارانبارینە هەر لە ئێستاوە دیار بۆ کاریگەرێکی زۆر ئیجابی و ڕاستەوخۆی لەسەر بەروبوومە کشتتوکاڵەکان بدەرکەوتەوە ومێت دەکرێت ئەم ساڵ قەرەبووی زیانەکانی ساڵی ڕابردوو بکاتەوە لە هەموو ڕوویەکەوە. بڵێ کاک ساڵح وەک ئاشکرای لە وڵاتان بەهۆی بارانبارینی زۆرەوە بە شێوەیەکی بەرچاو سوود لە ئاو وەرەگیرێت ئێمە چی بکەین چۆن سوود لەو بارانبارینە زۆرە بکەین چۆن جوتیاران مەسەلەن هۆشیار بکرێنەوە بۆ ئەوەی کە سوود لەو بارانە زۆرە وەربگرین؟ بڵێ بەڕاستی من لە زۆربەی کۆڕۆکوبوونەوەکان و لەسەر سەردەمی وەزیرەکانی پێشوشدا من هوشیاریم لەوە داوە کە ئێمە بەڕاستیش من ئەوە زەکە لەسەر ئەوە دەکەمەوە ئێمە تورسی کارەساتی وشکە ساڵی دەبینەوە ئەمە دەرفەتێک بوو گونجاوە ئەم ساڵ بەڕاستی نەمان خۆستەوە ئێستا دەبوو بەدەیان و بە سەدان پۆند و بەنداو لە کوردستان هەبایە ئەو ئاوەمان دەبووە کۆ کردبایەوە بەڕاستی لە کوردستان ئێمە تاکە سەرچاوی ئاوی حەقیقی کە هەمیشەی هەمان بێ ئەو بارانەیە کە بە ناوچەکەدا دەبارێکە لە خواوەندی گەورەوە بۆمان دەنێرە کە سنوورەکەمان بەڕاستی هیچ سەرچاو ئێستا بۆ خۆ دەزانی زوربەی زێ و سەرچاو ئاوەکان کە لە دەروی سنووری هەرێمی کوردستانەوە وردە وردە وشک دەکرێن بەنداوی لێ دروست دەکرێت کەواتە ئێمە دەبێ دەست بە دروێنەی ئاو بکەین ئەوەش لە ڕێگەی دروستکردنی پۆندی بچووک و بەنداوی بچکوک و ماوناوەندی لە ناوچەکەدا لە سەر زەم ناوچەکاندا ڕانەوەستی لەسەر ناوچەیەک یان دوو ناوچە هەموو من بەڕاستی پێشنیار دەکەم زوربەی هەر زۆری داهاتی هەرێمی کوردستان لێگەڕێن چونکو ئەمە دەرفەتێکە هاتۆتە پێشەوە ئێمە بۆ ئەوەی خەڵکی چاک بزانێت کێوی بارانبارین دەبینین چەند ساڵێک بەرزە دوای وردە وردە نزم دەبێتەوە اینجا دوایە دەبێت چاوەڕوانکەین تا جارێککە ئەم کێرڤە بەرز دەبێتەوە چونکە ئەمە سروستی ژینگەی ناوچەکان ئەوایە هەموو ساڵی ئەم ڕێژە بارانبارینە نابینینەوە دەبێت ئەوە بەڕاستی دروێنە بکرێت دەبێت هەر لێستاوە مشوری بخرێت دروستکردنی پۆندی بچووکی زۆر ئاساییە دەتوانین بەدەستی خۆماڵی بە تێچوونێکی زۆر کەم ئەمە پڕ بکرێتەوە هەر لێستاوە بیر بکرێتەوە من لەبیرمە وەزارەتی کشتتوکاڵ بیر لە چەند پۆندێک دەکاتەوە ئەمە بەڕاستی ناکرێت دەبێت لە هەموو دۆڵ و شیوەکانی کوردستان بیر لە پۆندی بچوو بکرێتەوە چونکە ئەوە کرد
یەکەم شێت دیەکان دەبوژێنەوە سەرچاوی ئاو زیاد دەبێت کانی و کارێزەکان کە وشک بوون جارش کە دەبوژێنەوە و هەروەها سیاحەت و گەشت و گوزاری زیاد دەبێ بەروبوومی کوشتتوگاڵی زیاد دەبێت ئەو هەوای کوردستانیش فێنک دەبێ و ئەم حاڵەتەی وشکە ساڵیەکە بە کوردستان و هەوا گەرمی هاوینانیش لە وڵاتەکەمان بە دوور دەبێت ینی بەڕاستی ئێمە شتێکە لە بەردەستی خۆمانە و ئیمکانێتی زۆر کەمیشی دەوێت و ئەو ئیمکانێتش ئێستا لەبەر دەستماندایە بەڕام بەڕاستی بە ئاراستی ئەو شتێکە من ئێستا باسی لێ دەکەم بەو ئاراستەیە نەبراوە. ئەمە بەڕاستی ئەوە باشترین شتێکە ئێمە باشترین چارەسەرە ئێمە لە هەموو شتێک بگەڕێن لە هەموو پرۆژەکان بگەڕین بە دوای ئەو حاڵەتە بگەڕین کە تێچوونێکی زۆر کەمی دەوێت ئێمە هەل لێستاوە بیر لە دروستکردنی پۆند و بەنداو بکەینەوە لە هەموو ناوچە و هەرێمەکانی کوردستان بەڕاستی لەو شوێنانە زۆر زەرورە و ئەمە گەبمانەوە کوردستان ببوژێنەوە دیەکان ئاوادانکردەوە ئللا تەنها لە ڕێگەی ئەو پۆند و بەنداوانە دەبێت چونکۆ ئێمە سەرچاوی ئاوێکانیشمان وەکو گیانەوەرە ئاوێکان و ئێستا ماسی بەڕاستی لە کوردستاندا وردەوەردە بەرەو کەم دەسێک ئەمە سەرەتێکی نیشتیمانی زۆر گەورە بوو ئێستا ئێمە نەمان ماوە لە هەموو کانی و کارێز و ڕووبارەکاندا ماسی نەماوە تەنها لەو دوو دەریاچەیە بڕێگماوە بەڵام ئەگەر ئەو پۆندانەمان دروستکرد هەمویان دەبێتە سەرچاوی بژێوی ژیان و بەروبوومی ئاویەکان. بەڵێ کاتە کاک ساڵح گەشت بین بەوەی کە هەنگاوەکان بەو ئاراستەیە دەچیان پێکردووە کە ئێمە سوود لە بارینی زۆر وەربگرین ئەگەر ئێستاژنا لە داهاتویشی نزیکا ئەگەر بەو ئاراستی بەڵێ ئێمە لە کوردستاندا بەڵام وەکو باسم کرد ینی ئەو دەرفەتانەی کە دەستمان دەکەوێت دەرفەتی زۆر نین دەبێت ئێمە هەل ئێستاوە مشوری بکۆن بیری لێ بکەین پلان و بەرنامەی بۆ دانێ وەزارەتی کوشتتوگاڵ دەبێت ئێستاوە بەرنامەی بۆ دانێ لە ڕووی جوگرافیەوە بە هەموو کوردستان نەخشەسازی بکە لە حەت شوێنێک پێویستی بە پۆندێک هەیە بەنداوێکی بچووک و مامناوەندی هەیە بیری لێ بکاتەوە و دەست بەزێ و پرۆژانە جێبەجێ بکات چونکو ئەمە بارانمان هەیە و بەڵام با چاوەڕوان نەکەین لە دەرەوەی سنوورەوە ئاو پێیاکەین گەورەترین سەرمایی سروشتیمان ئەو بارانەیە و بەفرو بارانەیە کە لە ناوچەکە دەبارە دەبێت هەل ئێستاوە بیر لە کۆگاکردن و دروێنەکردنی و خەزنکردنی بکەینەوە دەمە باشترین سەرچاوەیە و ئەمە دەبێتە پاڵپستێکی باش و بەهێز بۆ خەڵکی کوردستان کە ئێمە وەکو چەکێکی زۆر بەهێز دەتوانین لە دەور و بەرمان بەکاری بێن وە دەتوانین بەرگریشی پێ بکەین هیچ فشارێکیش لەسەرمان نەبێت ئەو کاتە کە ئێمە ئاوی کۆگاکراوەمان هەبوو کە ئاوی کۆگاکرا و هەبوو ئەتۆ هەموو شتێکت دەبێت ئەو کاتە ژیانت دەبێت گوزەرانت دەبێت بەروبوومت دەبێت پێداویستی دەبێت و خەڵکانی کە چاوێن لە دەستی تۆ و ناتوانن بڕیار ئەمە تەمان کۆکردنەوەی ئەو ڕەهندێکی سیاسی زۆر گەورەشی هەیە ئەوکو باسم کرد ینی ئێمە نابێ ئەو حاڵەتەش لە یادکەین ئەوە تەمان ئاو ئێستا سەردەمی ئاوە بەڕاستی نابێ و ئاویش ئێمە ئەومان بۆ نایە ئاو دەبارێت دەبێت کۆگا بکرێ و کۆ بکرێتەوە بەڕاستی ئەوە ئەگەر ئەوە کرد بەروبوومی کوشتتوگاڵی و هەموو شتێک لە کوردستان گەشەی دەکات و ژیان و گوزەرانی خەڵکش ئێستا سەیری هەر ناوچەیەک بکەی کە پۆندێکی بچووکی لێکە بڕۆ ژیان و گوزارانی ئەو ناوچەیە فەرقە هەر شوێنێکانی و کارێزێکی لێبێ ڕووبارێک و چەمێکی لێبێ ژیانی خەڵکەکە فەرقی هەیە چ جای ئەوە ئێمە هەموو کوردستان ئەو حاڵەتەی بۆ دروستکەین ئەو پێداویستیانێ بۆ دابینگرن ئەو ئاوە کۆگاکەن و خەزنکەین باشە کاک ساڵات جیاواز لە پرسی ئاو لە ئێستا کێشە و گرفتەکانی بەردەم جوتیاران و کەرتی کشت و کاڵ بە تایبەتی چییە؟ بەڵێ ئێستا بەڕاستی زۆر یەکەم شت باسم کرد یەکەم شت بەڕاستی پێداویستیە کشت و کاڵیەکان جوتیاران خۆیان بە دوای دەگەڕن قڕکەرە کشت و کاڵیەکان بەڕاستی جوتیاران خۆیان بە دوای دەگەڕن لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دەهێنرێن لە سەرچاوی جیاجیاوە دەهێنرێن ئەوانە بەڕاستی بە سنتەرەکانی توێژینەوەدا ناڕۆن بزان ئاستی کاریگەریان ئەویان لەسەر بەروبوومی کشت و کاڵی لەسەر ژینگە لەسەر ئەوە چییە؟ بەڵام ئەگەر بێت و ئەم دەوڵەت حکوومەت یان لە ڕێی کۆمپانیای باوەڕکێکراوە بەهۆی بە مەرجێک بە کواڵەتی کۆنتترۆلی کوردستاندا بڕوات ئەم پێداویستی کشت و کاڵەنە ئەو قڕکەرانە ئەو سەمادانە بێت و دابش بکرێ بە سوودیتیانە بە نرخێکی پاڵپشتی دوو شتێکی کە ئێمە لە کوردستانە تا ئێستا
پشکنینی خاکمان نییە، یعنی بەڕاستی ئەمە زۆر گرنگە. دەبێت ئێمە بتوانین نمونەی خاکی سەرجەم ناوچە کشت و کاڵەکان وەرگین، پشکنینی بۆ بکەین، بزانین پێداوی توخمەکان زایەکان ئەو توخمانی کە پێویستن ئایا ستانداردا کەمی کردووە، چونکو لە ئەنجامی ڕێنێوهێنانی بەردەوامی کشت و کاڵ هەندێک لەو توخمانە کەم دەبن. جوتیاران ئێستا بە شێوەیەکی هەڕەمەکی سەمات بەکاردێنین، نازانن خاکەکەیان چ جۆرە سەمادێک و قەرکەرێ پێداویستێکی هەیە. لەبەر ئەوە ئەگەر بێت و ئەو پشکنی نەهەبێ خاکەکان پشکندرابن، ئێتۆ دەزانی ئەم خاکە بەڵکەکەڵکی چ بووە بەرووبوومێک دێ، بەکەڵکی چ دار و درەختێک دێ. ئەو کاتە تۆ دەتوانی هەم نمونەی باخەکەت هەم نمونەی بەرووبووم و کشت و کاڵەکە نمونەیی دەبێ پێداویستەکانی تێدایە و ئەگەر حاڵەتێکی کەم و کورتیش هەبوو تۆ بۆ دەردەکەوێت ئەو جۆرە سەمادە هاوردە دەکەی و دابەشی دەکەی بەسەر جوتیاراندا. ئەوە هەندێک یەکێک لەو حاڵەتانەدا و جگەلەوە بە بازارکردن زۆر گرنگە. ئێستا ئەمە دەکە سێری دەکەین لەبەر ئەوەی گەنم حکوومەتی عێراق بە بازاری دەکا وەری دەگرێتە. ئێستا زوتیاران خۆیان بری پێ دەدەن، خۆیان بەدوا بەرووبوومی چاکدا دەگەن، خۆیان هەوڵ دەدەن ئامێرکاری تەکنۆلۆژیای کشت و کاڵی لە بەرووبوومەکانیان بەکاربێنێتە. بەکارێنانی تەکنۆلۆژیای کشت و کاڵی لە هەموو لە حاڵەتی کێڵانی زەوی و تۆکردن و دروێنە و خزموتکرای و هەڵگرتنەوەی بەرووبوومەکان ئێستا لە هەموو دنیا کشت و کاڵ بە ئامێرکاری کراوە و تێچوو ئیش و ئەرکی ماندووبوونی زۆر کەمە. ئێستا من نمونە هەیە خەڵک هەیە 200 دۆنم ئەنم زەویدا دەچێنێ بەس بە تەلەفۆن و هەتا بەرووبوومەکەشی بۆ بەسن تەلەفۆنێک دەکا. ئەمە زۆر ئاسانە، چونکو ئێستا هەمووی ئامێرکاریە، هیچ ئەرکێکی وای نییە. کەواتە هەموو ئەوانەی کە ئەمن ئێستا باسم کرد و خاڵانە هەمویان بۆ برەودان و پەرپێدانی کرد و کوشتکاڵی زۆر گرنگە. بەڵام هەموو ئەوەی کە من باسم کرد بەبێ سنتەری توێشوونەوە و بەبێ ڕێنمایی کوشت و کاڵی ئەمە ناتوانین سوودی لێوەرگری. بەڵێ کاک ساڵح باسی بە بازارکردنت کرد لە کەتی کشت و کاڵە. بەردەوام جوتیاران گلەی یەکەن یاخود نیگەرانی ئەوەن کە بەرهەمەکانیان بە شێوەیەکی گشتی تێچووی زۆرە و قازانجێکی کەمەکەن. چی بکرێت بۆی ئەم گرفتە چارەسەر بکرێت؟ بەڵێ تەمان بەرووبوومی کشت و کاڵی لە هەموو دنیا لە هەموو وڵاتان سیرکە پاڵپشتی دەکرێت. تۆ کە پاڵپشتیت کرد لە ڕووی دابینکردنی سەمات، لە ڕووی دابرکەنی قەرکەری کیمیایی، لە ڕووی دابینکردنی ئامێری کشت و کاڵی بە نرخێکی گونجاو، ئەمانە هەمووی تێچوون. ئەو تێچوانە دەوڵەت پاڵپشتی بکە ئەو بەرووبوومە جوتیارەکە گەر بە نرخێکی کەمتریش بیفرۆشێ قازان دەکا. بەڵام ئەگەر ئەو ئەرکەی کە من ئێستا باسم کرد ئەو تێچوانە بکەوێتە ئەستۆی جوتیار بەرووبوومەکەی نرخێکی زیاتری لەسەر دەکەوێت و ئەمە دەزانی لەبەر ئەوەی لە دەوڵەتانی دراوسێ ئەو ئەرکە نەخراوەتە ئەستۆی جوتیاری بەرهەمهێن، ئەو ئەرکە دەوڵەت خستوێتە ئەستۆی خۆی. تەماشا دەکەین بەربوومەکەی بە نرخێکی هەرزان دەکاتە بازارەوە و قازاندیشی لێ دەکات. یعنی بەڕاستی خەلەلەکە لەوەدایە تۆ ئەرکی بەرەمێنان دەبێت دەوڵەت بگێتە ئەستۆی خۆ، چونکو ئەمە لە ڕووی ئەمنی قەومیەوە زۆر گرنگە. ئەتۆ ئەو خەرجیەی کە دەیدەی بۆ زوتیار بەرهەمی بێنێ هەر لە ناو خۆدا سەرف دەکرێت، هەر بدێتە وڵاتەکە و بژێوی پێ بەرز دەبێتەوە توانی بەرهەمێکی بە نرخێکی کەمتر بخاتە بازارە و منافەسەی بەرووبوومی هاوردەشت پێ بکە. ئێمە دەزانین ئێستا خەڵکی ئێمە فێر بۆ بەدووی بەرهەمی خۆماڵی یادەگەڕێت. بەرهەمی خۆماڵی هەتا هەبێ خەڵک لە بازاردا بەرهەمیکە لە هەموو زۆرە بەرووبوومەکانە لە هەموو دنیا ژوایە، لە هەموو دنیای وایە خەڵک دەزانێت ئەوە بەرووبوومی خۆڵێت نرخێکی چاتری دەکا. بەڵام ئەگەر بێت و ئەو ئەرکە دەوڵەت بگرێتە ئەستۆ، حکومەت بگرێتە ئەستۆ، تێچووی بەرووبوومەکە لەسەر جوتیار کەم دەبێ، دەتوانێت نرخی کەمتر بیخاتە بازار و قازانجیشی لێ بکە. دەمەن لەو حاڵەتەدا دەوڵەت شتێکی لە کۆڵ دەبێتەوە هاوردەکردن و جوتیاری لە کۆڵ دەبێتەوە و جوتیاریش دەگەڕێتەوە ئەرکە ئاسایەکەی خۆیدا بە دوای کاری کە ناگەڕێ بەرهەمێن. ئەو کاتە کۆمپانیای گەورە لە ڕووی بەرهەمێنانی کشت و کاڵیەوە دێن برەو بە کەرتەکە دەدەن
بەڵام بەڕاستی بەبێ ئەو گرتنە ئەستۆی ئەرکە لە نایەن دەوڵەتەوە ئەو کوردستان بەگشتی لە ڕووکاڵیەوە وەکوم باسم کرد هەموو ئەوانەی باسم کرد لە چەقبەستوو دەبێت. بەڵێ بەڕێز ساڵح حسێن شارەزا لە بواری کشتتوکاڵ زۆر سپاس کە لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.